سڵای خۆی گەورەتان لەبێ خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پێیام. ئێستا ئێمە لەبەر دەرگایەکە لە ڕێکخراو خێرخوازیەکانین. ئەو ڕێکخراوی کە ماوەیەکی زۆرە کار دەکاتن بۆ سڕینی ئەسرین چای بێباوکان و هەروەها فێرکردنی دایکی هێتیمان بۆ کاری جۆرا و جۆر بۆ ئەوەی کە لەسەر پێەکانی خۆیان بوەستن و بۆ خۆیان بژێوی خۆیان دابینکەن. ئێستا ئێمە هەوڵ دەدەین بۆ ئەوەی کە کار و چالاکیەکانی ئەو ڕێکخراوە بە ئێوە بناسێنین. هەوڵ دەدەین لە ژوورەوە قسە لەگەڵ بەرپرسانی ئەم ڕێکخراوە هەروە کارمەندانی ئەم ڕێکخراوە بکەین و بەشێک لە دایکە هێتیمەکانیش بدوێنین بۆ ئەوەی کە ئەوانیش قسەی خۆیان بکەن لەسەر ئەم ڕێکخراوە. فەرموون لەگەڵمان بن. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. بخير بين. سرچای من خۆشەویستان ئەو ڕێکخراوی کە ئاماژەم پێکرد لە دەرەوە ئەمە ڕێکخراوی سۆمای چاوەنە. ئێمە دەمانوێت ئێستا لەگەڵ بەرپرسی ڕێکخراوی سۆمای چاوان قسە بکەین و بزانین ئەم ڕێکخراوە کاری چییە و پێشمان بناسێنین. مامۆستا دەتوانی ڕێکخراوی سۆمای چاوانمان پێ بناسێنی ئێوە چ کارێک دەکەن و هەروە کارە سەرنجەکانتان چییە؟ بڵێ ڕێکخراوی سۆمای چاوان لە هەولێر لە 2006ەوە دەست بەکار بووە. ئەو ڕێکخراوە تایبەتە بە خزمەتکردنی بەشی بێباوکان. ڕێکخراوەکە مجازە لایەن فەرمانگەی ڕێکخراوانە حکومیەکانەوە. ئەو ڕێکخراوە دوورە لە دەستێوەردانی حزب و ئەولا و جۆرشتانە. ئەو ڕێکخراوەیە ئێمە 5 نەفەر بەڕێوە دەبن، 3 نەفەرین بڕیاردەرین، 2 نەفەر لەجێ سەردانمانە. مانگانە هاوکاری یەتیمان دەکەین ئینشاءالله خوای گەورە لێمە قبوڵ کاتن. بەڵێ مامۆستا ئێوە ئەم سەرچاوی داهاتە لەکوێ پێیاکەن دابەشکەنە سەر ئەم خەڵکە هەژار نەدارە بێباوکانە؟ ئەو ڕێکخراوە سەرچاوی داهاتی بریتێ لە خەڵکی خێرخوازانی شاری هەولێر. ئەمن لە لای خۆمەوە زۆر سوپاسیان دەکەم، زۆر لەیان مەمنونم کە لەو وەزعە نەبوونی و قەیراناویەی یعنی لایەزال هاوکاریەکانیان بەردەوامە. یعنی هیوامان هەنە خێرخواز گوتێتی وەڵڵاهی مامۆستا چەند مانگە قەرزم کردووە بۆ ئەوەی یەتیمەکە بێبەش نەبیتن. سەرچاوی داهاتی حزب نییە، حکوومەت نییە، خێرخوازانی شاری هەولێرن. بەڵێ باسەوە کرد کە ئێوە لە 50,000 کەمترتانیە و زیاتریشتان هەیە بۆ 150,000. ئەمە لەسەر چ ئەساسێک ئەو پارەی دادەنێن بۆ منداڵە هێتیمەکان؟ ئێمە بە شێوەیەکی عەدالەتانە وەمان پێ عەدالەتە دەبینی عایلەکانمان کردە 3 سنف: باش، مامناوەند، خراپ. باشمان عایلەی یەتیمان هەیە وەزعی باشە، خانووی خۆیەتی، دەرامەتەکەی هەیە لایەکی تەقاعودیەک یان لە چەند دەستگاکی دیکە دەزانین هاوکاری هەیە، یعنی زۆر شڕ نییە کە خێرخواز دەرێ مامۆستا 50,000م هەیە خێری پێ دەکەم ئەو عایلەی پێ نیشانەدەم. عایلە چکە هەمانە دووەم دەبینی وەزعی مامناوەندە، خانووی خۆی هەیە بەڵام داهاتی لە شوێنەکانی دیکە نییە. ئەگەر عایلە کات گوتی مامۆستا مانجێ 75,000 100,000 یا وەرەقەش دەکەمە خێر، ئەمە ئەو سنفە عایلەی ناوەندی پێ نیشانەدەین. عایلەی سێمان کە خراپە، منداڵی زۆرە، خانووی بکرێ، وەزعی خراپە، ئەوانەی کە لە سۆری وەرەقەوە خێری دەکەن ئەمە ئەو عایلانیان پێ نیشان دەدەین. واتە ئێوە ئەو کەسی کە خێرەکە دەکە و پارەکە دەبەخشێت لەگەڵ ئەو کەسێک کە فەقیر و هەژار و نەدارە ڕوبەڕووی یەکتری یەکەنەوە پێشووتر بۆی کە هەم ئەوەی خوا پێدراوەکە بزانێت کە ئەو کەسە چییە و ئەوە هەم ئەوانش بزان کە ئەو کەسێک کە هاوکاریان دەکات چییە، ئێوە ڕوبەڕووی یەکتریان دەکەنەوە زانیاری تاویشان پێدەن. اینجا ئێوە یەک لە شەفافیەتی ئیشە باشەکانی ئێمەیە، یعنی کە خێرکەر پارەی دادەنێ دەزانێ پارەکەی دەگاتە دەستی کام عایلەی لە کام مەحەلەیە لە چێن دەرێتی. یعنی ئێمە لە بۆ هەر منداڵێکی فایلێکمان هەیە ئەوراقێک ئەوەلیاتی ئەو منداڵانە بابیان بە چ مردیا، دەهاتیان چیە، خانوویان چیە، وەزعیان چیە، هەمووی لە نێو فایلێکی دادادەنین کە خێرکەرەکە هات پێی نیشاندەرێکا کە پارەکەی تو دەدەین بەو عائلەی تەماشا بکە بزانە عەقڵت دەگری عەقڵت ناگری دەڕۆی سەرداین دەکەی. یعنی لای ئێمە بەشی زۆربەی خێرکەرەکان دەزان پارەکان دەگاتە دەست کام عائلەیە.
مامۆستا جگە لە هاوکاری مادی ئێوە خوڵ و دەوراتتان هەیە بۆی کە دایکی منداڵە هێتیمەکانیش بۆی کە ئەوانیش فێری هەندێک کار بکەن پرۆژە بکەن بۆی کە خۆیان ئیش بکەن بۆ خۆیان هەر بخۆیان سەرچاوی داهات بۆ خۆیان پیدا بکەن. بەڵێ لەو بارە شۆ فکرمان کردوێتەوە تەبەن هاوکاری دیکە ئیمادی مە لە هاوینان مەسەلەن مزەمەی دەمان بەخشیوە سەلا زەمان بەخشیوە مۆبەرەک دەمان بەخشیوە لە فەسلی زستانان سۆبەمان بەخشیوە ساڵەکانی پێشوو وەزعکە باشتر بووشتان زۆر دەبەخشی بەڵام ئەو ساڵ کەمتر ینی ئەو خەیرانەکە هەمووی گرتوێتەوە بە خۆت پێ ئاگاداری ئەنجا فکرمان لەوەش بکرێتەوە کە داکێتیم بۆ خۆی دەست بەکار بیتن لە خولەکانی پێشوو شعارێکمان نووسی بوو ماسیم پێمەدا فێرە ماسی گرتنم بکە یعنی خولەکانمان هەر لەژێر ئەو ناوەی بوو لە سای خودداوە الحەمدولێ تا ئێستاکە 13 خولمان بەڕێ کردیە هەموو لە بۆ داکێتیمەکان بووە خولەکان خولی خەیاتی بووە یعنی ئەو داکێتیمە بانگ دەکرێت پێشتر لێ پرسرێ تۆ ئارەژی خەیاتی دەرێ و ئامادەی ئیشکەی یعنی ببی بە خەیاتە لێرە ئێمە چوین لەو بازاڕی قماش فرۆشەکانی شاری هەولێر لە ڤانامۆڵ و لە لای شێخی چۆل و ئەو دەوروبەرەی خەڵکەکی زۆر لە ئێمە زۆر لایەن خۆمەوە زۆر سوپاسیان دەکەم کە قماشێکی زۆریان پێداین بە هەدیە و بە خۆڕایی بۆ ئەوەی کە بیکەینە خولی خەیاتی بۆ داکێتیمانە زەو داکێتیمانە کە دیێن فێرە خەیاتی دەبن لێرە بە خۆڕایی فێر دەکرێن قماشیان بە خۆڕایی پێدرێتن لە کۆتایی خولەکەیدا هەر یەکە و مەچینێکیان بە هەدیە پێدرێتن بۆی بەردەوام بن ئەوانەی کە مادەم سەرچاوی داهات بۆ خۆیان پەیدا دەکەن و ئێوە بوونە هۆکارێک بۆی کە فێرە خەیاتیان بکەن ئەمان هەر مانگانە پارە لە ئێوە وەردەگرن یاخود تاوە ئەم بڕەپارەی کە مانگانە بۆیان دیاری دەکرێت کۆتایی پێدێتن لیژنەمان هەیە سەرداین دەکاتن ئەگەر بزانرێ بەشی دەکاتن ئیدارەی خۆی مەسەل ئەمە دەرێن پێدەسوڕێنتن پێی دەڵێن یا بە خێرخوازەکەی دەرێن دەرما بۆزە ئەوهالەیە اینجا هەندێکمان لەو داکێتیمانە بووە نایەنە بەرکامیرەیان لێکم گوتوتی مامۆستا وەڵام چکە پارەم ناوێ گوتم بۆ ناتەوێ کوتی یەکیان گوتی وەڵای مامۆستا کوڕم دەست بە ئیش بووە و ئەلحەمدولێ وەچم دەسوڕێتن بدەن بە یەکەچی دیکە یەکەچکە هات گوتی وەڵای مامۆستام چکە پارەم ناوێ گوتم بۆ پارت ناوێ گوتی وەڵای وعدم بەخوایدا بوو ئەگەر بمە سەحابخان و هیچ کاوکاری وەرنەگرم یعنی هێشتا نەخستان بوو ینی بەڵام نایەنە پێشکامیرە شتی خوبشان نادەنیانیان شەرمێ دەکەن یا بەناوە چاوالە حەز ناکەن من دەمێ ئەوش بپرسم ئێوە مانگانە هاوکاری چەند منداڵی بێباوک دەکەن طبعا لە ساڵەکانی پێش و پار و پێرار و زیاتر ئەوانە حتا نزیکەی 850 عائلەی ڕۆشت بوو بەرنامەکەی ماوهالەیە لە هەر خانەوادە چێک منداڵی وەردەگرن گچکەترین منداڵ وبی ئەگەر ئەو منداڵە گچک گەورە بیتن تازە کۆزەکە خلاص بوو هیچ کەس نامێت تازە هاوکاری بکەین پێشتر دەوری 850 عائلە بوو لەگەڵ خەیرانەی بەشێکی لەو خێرکارانە وتیان مامۆستا ناتوانین بێنی یەکچەند مەسەلەن دەرێ معاشم نهاتیە وتکە دەرێ دوکان بیژ ناکاوتکە دەرێ تەقاعودیم نهاتیە وتکە مەسەلەن بەناوچەوە لە ئێستاکە حالیان 600 عائلەیەکمان 600 منداڵێکمان ماوە لە هەر ماڵەی یەک منداڵمە وەرگرتیە بە بڕی پارە ماگانە چەند پارە دەبەخشن بەو 600 خانەوادەیە حدودی 35 میلیۆن 35 میلیۆن ماگانە 35 میلیۆن ئێستا حالیان این پێشتر ساڵەکانی پێش و زیاتر بوو حتا نزیکەی 50 میلیۆن دەڕۆ ینی هەر مانگانەیە ئیشەکەی ئێمە هەموو مانگان 50 میلیۆن لایەن خێرخوازانەوە بەدەستمان دەکەیت دەزامان دەکرد ئێستا حالیان حدودی 35 میلیۆنێکە هەموو مانجێ پارە خۆیان وەردەگرن یا خۆت وەکو حکوومەتی داتەوە قەرەنی داراییەکەوەی لێ کردووە کە مانگانە موچەکانیان دوا بکەوێتن وەڵی ما وانە هەموو مانگان وەردەگرن بەس جار وەیە چۆن معاش تاخیرەبی کابرا خێرکەش دەری مامۆستا با لەسرم ڕاوەستی هەتا پارەی وەردەگرم یان هەتا مەسەلەن جار وەیە هەندێک لە خێرکەرەکان هەندێک تاخیربوونیان هەیە ئەگەنا بەشی هەرە زۆریان مانگانە وەردەگرن ئێمە تاخیربوونی نییە ئێستا کەستان لایە بۆی کە موچەیان پێ بدەن ئێوە ئەو خانەوادەتان کۆکردێتەوە بۆی کە موچەکانیان پێ بدەنی مانگانە ئێمە بەرنامکەمەوەها داڕێشتێ بۆ ئەوی زۆر قەڵەباڵغی نەبیتن 600 عائلە دابەشی 4 ڕۆژمان کردیە هەر ڕۆژەی 150 داکێتی مەگ بێتن لێرە پارەکانیان پێ بدەین ئەوڕۆ ڕۆژی دووهەمە لە دەیمانجێەوە دەست بە دابەشێندەکەندا 11 12 13 تا 13 مانجە بەردەوام دەبێت ئێستا لە دەرەوە خەڵکێکی زۆرم بینی هاتون بۆ ڕێکخراوەکەتان بۆی کە موچە وەرگن
ئێستا لە شوێنە ئەوانە کەی مۆزەکانی پێدەن ئێمە لە سەربانی قاچی گچکەمان هەیە کۆیان دەکەینەوە جاروەیە مەسەلەن دەبینی دوو قسەی خێران لە بۆ دەکەین یان جاروەیە جوان لێ دەگریم زانین ئایا تێبینیان لەسەر و شاری شوکاری ئێمە نەفرێک گلەیی هەیە نەفرێک دەبینی وا دەزانێ غەدری لێکرایە و تەماشاش دەکەن غەدری نەکرایە یعنی علااقاتمان لەگەڵیان لە مابینی ئەو دائیرە لەگەڵ کردمەکان ئەمە هەست بە خۆشی دەکەین لەگەڵ یان ینی چونکە وا دەزانم ئەوانە لەمە ڕازین ئەمەش لەوان ڕازین یعنی ڕابەتێکی خوشک و برایانەیە ئێستا لە سەربانی کۆمان کردنەوە من حەز دەکەم بچین بەیەکەوە ببینین کە چۆن موچەکانیان بەسەر دابش دەکەن و خەڵکیش ببینێ بەوەی کە بزانێ ئەم موچانە چۆن بەسەریان دابش دەکەن و هەروان لەکوێ کۆبینەوە چەند جارێکی ئەو قسانە دووبارە کردوەوە گوتمان ئەو ڕێکخراوە ڕێکخراوێکی خێرخوازیە سەرچاوای داهاتەکەی بریتێ لە خێرخوازانی شاری هەولێر زۆر زۆر سوپاسیان دەکەین منەتی هیچ کەسمان لە چاوی دانێ لە غەیری خودای گەورە خەڵک گوتیانە کاکە دەی ڕێکخراوی گۆزۆکی خەڵکی دیکە ڕێکخراوێکی حیزبیە ئەم لێرە جوابیان دەدەمەوە هیچ کەس لە ئێوە مباشر یعنی با دەست برد کاتن کاتێک کە وەرگیرایە ناوی نووسرایە پارەی درایتێ لی پرسرایە کاکە ئەتوو کۆمەڵی یان چی ئەوە بێ منەت قسەی بکەن ینی وەنێدی دوایی هیچ کەسێک ڕوبەڕوو دەرێم ڕۆژێک لە ڕۆژان پار و پێرار و زیاتر کەس پێی گوتراوە کاکە تو وەرە ببە کۆمەڵ بەخوای ناتان ناسم نازانم باوی بە چ مردیە شتەکەی چ بووە قەزەکەی چ بووە ینی قەزم لە ڕاویدایە تەماشاکە قسەکەم لەوەیدایە لله و في الله إن شاء الله ئەمن 5 ساڵە لە خزمەت ئێوە دامە ینی لەبەر خاتری خوددای إن شاء الله کارێکی ئەومان کردیە خوای گەورە لێمان ڕازی بیتن. بەڵێ خۆشەویستان وەکو لە پێشتر ئاماژەمان پێکرد ئەم ڕێکخراوە ڕێکخراوی سۆمای چاوان بەردەوام ماگانە هەوڵ دەدا ئەسرینی چاوی بێباکان بسڕێتن بە هاوکاریکردنی مادیان ئەوەی ئێستا ئێوە دەیبین ئەمە لەلایەن بەرپرس و کارمەندانی ئەم دەستگایەوە ئەو بڕە هاوکاری کە ماگانە بۆ بێباکان دیاری کراوە ئێستا دابش دەکرێت بەسەر ئەم خانەوادانەوە هەروە بەسەر ئەو بێباکانە هەروەها ئەو بێباکانەش هاتوونەتە ئێرە بۆ ئەوی کە ئەو بڕەپارە وەربگرن هەروە ماگانە بە شێوازێک ئەم بڕەپارەی دابش دەکرێتن بۆ لیستێک دەستنیشان کراوە هەموو ناوەکانی لێ نووسراوە هەروە بڕەپارەکەش لێ نووسراوە هەروە پارەکەش پێشووتر ئامادە ئەکرێت بۆ ئەوی کە هەر کەسێک کە دێت ئێرە پارەکە وەردەگرێتن هیچ ئەزیەتێک نەبینێتن بە زووترین کار پارەکەی خۆی وەرگێتن و هەرا بگەڕێتەوە بۆ ماڵەوەکو ئێستا ئەوەی دەبینن ئەمە ئێستا دابشکردنی ئەو بڕە هاوکاریە بەسەر ئەو بێباوکانە من ئێستا هەوڵ دەدەم لێدوانی بەشێک لەو دایکە هێتیمانە وەرگرم هەروە بەشێک لەو کارمەندانەی کە لەم دەستگایش کار دەکەن لەم ڕێکخراوە کار دەکەن زان ئەوان چۆن کار دەکەن وڵای ئێمە وەکو تیمی بەڕێوەبەری ڕێکخراوی سۆمای چاوان بە هەموو ڕوتوانەیەکمان و لە خزمەتی ئەو داکێتیمانە دانەقا لێرە لەبەر چاوتانن بەو شێوازەی کەوا کارەکە لە خێرخوازی وەردەگرین لەو لایەکی لیستی دابش داخلی دەکەنە لە یاکەی تر بە هەمان شێو بە هەمان بەر دەیدەینەوە داکێتیمەکان مانگانە هەر خێرخواز و هێتیمی خۆی هەیە هەر هێتیمە و بڕەپارەیەکی چۆن لۆیدی ئەهاتە
تەوجیحی بەسەریاندا تەوجیح دەکەینەوە. واتە ڕاستەخۆ ئەو پارەی کە لەوە خێرخوازەکان وەردەگرن ڕاستەخۆ ئەیدەنەوە بە دایکەهێتیمەکان مانگانە 3 ڕۆژیان مەوعید هەیە داکەتیمەکان ئەو پارێکە لە بۆیان هااتێ ڕاستەخۆ پێیان دەدەینەوە لەو 3 ڕۆژەی لە مانگەکان. ئێوە دەمێ ئەو ئەو سجلەشمان لەبەر دەستیدا هەیە کەوا پێیان مۆر دەکەین و وەکو چۆن پارەکە لە لایەکی خێرخوازەکان داخل دەکەین هەمان پارەشە بە هەمان بڕ دەدەین و داکەتیمەکان. تەنها دایکەهێتیمەکە بۆ هەیە بێ پارەکە وەرگری یاخود کەسی تریش بۆ هەیە؟ وەڵا کەسێکی نێزیکی ئەوەش کە داکەیتر خۆی یاگەدارمان بکاتەوە ناو نیشان و تەلەفۆنی ئەو کەسەی دەداتەمەکە دەینێریتن دەرێ و کەسەم نردی و فرانە کەسە و نامان دەداتێ و دەپێشمان دەرێتی خۆیتی و هەویەکەشی دەداتێت ئەمەدەنا خەر داکەتیمەکە خۆیتی. ئێوە ئینتیمای حیزبایەتی یاخود سیاسی ئەمانە پەیڕەو ئەکەن یاخود هەر کەسێک بێتن لە دەرگای ئێوە بداتن ئەگەر فەقیر و هەژار و نەدار بێ ئێوە هاوکاری دارایی پێشکەشەکەن؟ نانە نەخێر ئێمە بە هیچ شێوەیەکی کاری حیزبی نەدەکەن و کردیشمانە داکەتیمەکان هەموو بە یەکسانی نە هەموو ئەنواع ئەشکالەما بیر و باوەڕی تێدا هەیە ئەمە تەنها هەدەفمان هێتیمی فەقیرە. هێتیمی فەقیر بێ لەگەڵ حیزبەکی دەیات کارێک دەکا ئیشی من نییە. ئێوە خۆتان مانگانە بە خۆبەخشانە کار دەکەن یاخود بڕێک پارە وەردەگرن؟ نانە بەڕێک پارە وەردەگرین ئەلحەمدولیلا ئەویش بە هەمان شێوە سندوقێکمان هەیە لە ڕێی خێرخوازان وەکو پارەکە لە یەتیمی دەیدەن بڕێک پارەش لەو بەندەختا سندوقەی پێی وەردەگرین بە گوێرەی پێویست. واتە پارەکە دیاری کراو نییە هەر کەسە جیاوازە پارە جیاوازە زاری وەیە پارەکەمان نانی باشتر چونکە لێرە داهاتە چی وا دیاری کراومان نییە. تۆکو داکەهێتیمەک تاوەکو ئێستا داوایان لێ کردووی کە لەسەر ئینتیمای حیزبایەتی یاخۆت هیچ شتێکە بۆ لێرەکە بە ناوی حیزبایەتی؟ ناوەڵە نەخێر کاکە هەن هیچ باوەدا نەکرێت بەزمەوەی هێداوی هێتیمان کاری یەتیمان دەکەن تەلفۆنمان دەکەن تەلفۆنیان دەکەن هاتیە هەناتێ دێن دەبن پارەکە مانگانە لە کاتی خۆی پارەکەتان پێدرێن؟ بەرێ بەراگەچی بین پارەکە ساو تەلفۆنیان دەکەن هاتیە وەرە بن تا چەند لەم دەستگای ڕازی لەم ڕێکخراوە ڕازی؟ لەیان ڕازی نا خوا پێغەمبەر لەیان ڕازی بی هەتا ئێستا عنی خەی خۆت نییە کە کەس کاری خۆی هەناکە بەسی هاوی ئەوانە لە بۆ تایمەتەکەن ئەمە نەمەعاشەکەی نەکاری نە خۆتەزانی نەکەیش نەکار. واتە مانگانە لە کاتی خۆی پارەکە وەردەگرن لە کاتێکدا قەیرانشی دارای قوڵ هەیە لە قەیرانە چێوالا داری مانگانە تەلفۆن دەکەن دادێمەوەی خۆمە عاشقمان وەردەگرن دەڕۆینەوە بڕە پارەی وەردەگرن بەشتان دەکاتنەوە؟ وڵای بەشمان ناکە بەس دەکەین دەبی ئیدارێ بکەین بخکرێت چیبی زەحمەتە ویان نا ناچاوەش خوا لەمانە ئەو هاوکاری دەکا ئەوی هاوکاری هێتیمان دەکە خوا لەیان ڕازی بخوا بە سەدان دایان بداتەوە شار لە قەزا بەرای بە لایەن بە دەبی خوایە خوا پاداشتیان بداتەوە دەست خۆش بێ. بەڵێ خۆشەویستان من هەوڵ دەدەم چەند دایکە یەتیمەکی تریش وەرگرم بۆ ئەوەی کە ئەوانش بزانن قسەیان چییە لەسەر ئەم ڕێکخراوە. خوا خێری ئەو خێرخوازانە بنووسی کادەستی ئەو هێتیمانە دەگرن لە هیچ لایەنەشی وچی ئەو دایرەی دەستی هێتیمان ناگرن هێتیمە بێلان بە هەچاوی تەماشا هەمیان دەکەن هەموو چیەکن. زۆر زۆر سپاسەوە مۆزەفانەش هەموو مادینە ئەوانەش هەموو یارمەتیان دەدەن و بەڕێیان دەکەن خوا خێریان بنووسی ئەگەر ئەوان نەبی هەموو منداری تەلەبەمان هەیە کەس نە یارمەتیان بداتن مانجێ بۆ مانجێ ئەگەر بەشتەچی کەمیش بی بەسەرمان دەکەن و خوای گەورە هەزار هەندان تەمەنیان درێژکە خوا عمریان درێژکە خوا بەرەکەتیان بەسەر دابارین بەسەر ڕەنگ و بەسە خێرخوازەکانش خوایە. تۆکو دایکە هێتیمەک چەند ساڵێکە قەیرانشی دارایی قوڵ هەیە لە هەرێمی کوردستان ئایا ئەو قەیرانی دارایە کاریگەری کردوتە سەر ڕێکخراوی سۆمای چاوان بۆ ئەوی کە پارە بە ئێوە نەدەن یاخود بە پێچاوانەوە مانگانە پارەی خۆتان لە کاتی خۆی وەرگرتووە؟ وەڵڵا هەموو مانجێ لێکخانە وەردەگرین هەموو مانجێ تەلەفۆنمانە دەکەن وەختی خۆمان دەین نایت قەیران لێرکانە ئەوەی نەکردە سەریان ئێستا کامش 6 منداڵم هەیە هەموو یعنی تەلەفۆنمانە دەکەن هەموو سەرماگە لە وەختی خۆمان پارەکەی وەردەگە کە کەمیش بیتن هەر باشە یعنی زۆر سپاسیان دەکەین کە ئەو هاوکاریمە دەکەن و ئەو خێرخوازانە زۆر جار وێ جڵتمان دەدەنێ گۆشتمان دەنێ لە هەموو شتە یارمەتیمان دەدەن. چەند ساڵە تۆ هاوکاری لێرە وەردەگرین؟ 3 ساڵە. 3 ساڵە؟ هیچ کاتێک باسی حیزبایەتی کراوە لەگەڵ تۆ؟ ناوەڵڵا هیچ ناوەڵڵا هیچ ئەو شتیان نەبووە یعنی تو هەر حیزبێک بی هەر شتێک بی پەیوەندیان بەوەی وەنیە بەس دایکەیەتیم بیتەوە. والله زۆر لێیان ڕازینە من لە تقریبا ئەوە 7 ساڵە زیاتر وا لەکنەوانە سۆمای چاوان مانگانە 50,000 خۆیان بە جوانی بە ڕێزەوە دەدەنەوە هێتیمانە زۆر بەڕێزن خوار ناگری زۆر لێیان ڕازینە خوا لێیان ڕازی بیتن. جگە لەم بڕە پارەیە سۆمای چاوان بەردام هەوڵیداوە خولیش بۆ دایکە هێتیمان بکات تا چەند
لە خولەکەی بەێ ئەوە تا ڕستمیشم گیرە لە خولەکەی بوویمە فێری درمان بوویمە سود لێ بینیوە بۆ خۆت ئێستا توانی درمە بینیەوە بەس بەنسبەت درمان ناتام لە عالمێ بکەمە خۆم پشتم عملیاتە بەس لۆ خۆم سوودم لێ دیتە مەچینە وەرگر لە کردیان لەم قەیرانی دارایی سۆمای چاوم بەردەوام بووە لە پێدانی ئەو بڕە هاوکاری کە ماگانە بە ئێوە دەدە ئێوان چ دەڵێن بۆ ئەمە بەردەوام بۆ زۆر سپاسیان دەکەین خاصن لۆ ئەو ڕۆلۆمەگە لە زۆرە ئەرێوەڵە ئەرێوەڵی خوا خێریان بنووسی سۆمای چاوان دەستگای خۆی ڕانەگرتیە مەعاش خۆیدا خوا خێری بسلمانەکانیش بنووسێ کە ئەوانەی یارمەتی ئەو فەقیر و هەژارەی دەدەن سڵاو ڕێزمان هەیە لەیان زوخوا خێریان بنووسێ بەڕاستی یارمەتێکی باشمان دەدەن ماگانە بەبێ فەرق و جیاوازی ئەمە ماگانە لە کاتی خۆی موچەکانتان وەردەگرن بەڵێ زۆر باشە لە وەختی خۆتی بۆ ئێمە باشە جێگایەکی پڕ کردیتەوە خوا خێریان بنووسی ئەو بڕەپارێ ئەگەر چی کەمیش بێتن بۆ ئێوە باشە ماگانە بەشێک لەو ئەرکە قورسە لەسەر شانتانە کەمی دەکاتەوە تۆزێک باشە کەمی کردوتەوە ناگا تەواوی پڕ ناکاتەوە بەس خوا خێریان بنووسێ باشیشە موچەیەک لە حکومەت وەردەگرن بەخوای خانە نشینی ئەویش 3 مانگ 4 مانگ 200,000 سارێ 2 مەعاشە ئەوەندە بێت و لە ڕگەی خێرخوازان نەبێ ئێوە ژیانی ئێوە چۆن دەبێت قوتابیمان هەیە کرێ ڕێدەدەین کرێ مۆلیدە ناوڵە دەرناچێ بە 3 مانگ جارێک مەعاشەک دەبی چبی سوپاسی سۆمۆی چاوی دەکەین و ستافەکەی دەکەین و خوازی خێری سۆمۆی چاوی بنووسی و ئەو خێرخوازەش بنووسی کە یارمەتی هێتیم و فەقیر و هەژاران دەدا هەمومان جێدێن پارێ خۆمان ئەلێرە وەردەگرین ئەو کەسەی مەسەعادەشمان دەکا قەسرەکی لە بەهشت تێ بدەیە خوا خێری ئەو دەوڵەمەندانی هەورێرێ زیاتر بن نمونەیان زیاتر بی سوپاسین گۆش دەکەین ئەوڵا زۆر باشە تەلەبەمان هەیە تەقاعودین مەعاش نییە ڕەزیل بووینە بەڕاستی هیچ سەرچاوی داراییترتان هیچمان نیە تەقاعودین و ئەو لێرەش وەردەگرین و ئەوەیە مشکلەکە ئەگەر بێت لە ڕگەی خێرخوازانەوە نەبێ ئێوە ژیانتان زۆر ناخۆش ئەبێت خێرخوازی زۆر باشە مەسەنە ئێستا منەوە 50,000 دوێتیمی کوڕم لەکنە یعنی لۆیان بە جلێک دەدەم و ڕۆژانەیان دەدەم بە خۆ دەزانی تەقاعود مەعاشی نییە بە 2 مانگ جارێک مەعاشی وەردەگریتن سوپاسی گۆش دەکەم و سوپاسی ستافەکەی دەکەم و ئەو ستافەش دەکەم و یارمەت خواخێری ئەو کەسانش وشی دووبارە دەرێمەوە کە یارمەتی هێتیم و هەژاران دەدا هیچ بە مناسبەی حیزبیش نییە برێ وەڵاوە گۆتیان ببتە کۆمەڵ و ببتە فران و فیسکە ئەمە یعنی دێ معاش خۆمان وەردەگرین هیچ زەختێکمان لەسەر نییە یارمەتیمان دەدەن لە هیچ هێچ یارمەتیمانە دایکە هێتی من خواز و پاداشتامداتەوە خوا خێری ئەو کەسی بنووسی ئەو کەناڕێدانە ئیشاڵڵا خواز و پاداشتان خوا خێرتان بنووسی ئەگەنە کەس یارمەتیمان بدە بەخوای دایکە هێتی من خواز و پاداشتێن خوا خێری خۆی خوازیان بنووسی ئیشاڵڵا و خوا ئادەش بدات ئیشاڵڵا خوایە ئێوە هیچ سەرچاوی داراییترتان نییە ناوەڵە ئەم لەگە کوڕەکی پاچەلۆکە عمری 3 ساڵە دەژیم کەسشم لەگە نیە بەخوای ناڵە هیچ مەعاشمان نییە واتە لە حکومەتژەوە مەعاش ناوەڵڵا هیچ نیتم نابخوای ئەی ئەو بڕە پارەی کە وەردەگرن لە ڕخلای سۆمای چاوان بەشی ماگانەتانە ناڵە پشەیمان ناکە بە قوربان ناڵە تێرامان ناکە بەس لەخوای بە زیاد لەنێک پڕ دەکاتەوە ئینشاڵە ئارێوە لە پڕ دەکاتەوە بە قوربان زۆر مەمنون چێ بۆ خێرخوازان بۆ کەسانی هاوکاریتان خوا خێریان بنووسی ئینشاڵە ئەگە زیاتی یارمەتیمان بدەن وڵای خێرەی گەورەیان دەگاتێ ئەگە لۆمان زیادکەن خواجی پاداشتیان داتەوە ئینشاءالله ئەو دەوڵەمەندانەی تاوەکو ئێستا هەستیان بەوەی نەکردووە کە یارمەتی فەقیر و هەژاران دەن ئێوە قسەتان چێ بۆن ئینشاءالله هەشار دەبنەوە ئینشاءالله و خاتی گەورەی خوای وە دەکەن یارمەتیمان بدەن دنیان خوا نەرم دەکە ئینشاءالله بەهۆل و قەوتی خوای خواجی پاداشتیان داتەوە ئینشاءالله خێرەی گەورەشیان دەگات یا خوا خێریان گۆش بنووسی و
وەکو منداڵێکی بێباوک لێرە ماگانە مەعاش وەردەگری ئەو بڕەپارەی کە وەردەگری بەشت دەکا و هەروە قسە چێ بۆ ڕێکخراوی سۆمای چاوان لای بەشمان ناکەگە زیادکەن زۆر باشە قسە چێ بۆ ڕێکخراوی سۆمای چاوان کا و هاوکاری لای دەستیان خۆش بی دەستێ و نەفەرەش خۆش بۆچی دەنێریتن ئەوە لە هیچ جێگای تر هاوکاری وەردەگرن نەخێر بەس لە ڕێکخراوی سۆمای چاوان وەردەگرن بەڵێ ئەم هاوکاری ڕێکخراوی سۆمای چاوان بۆ ئێوە کەلێنێک پڕ دەکاتەوە لای بەڵێ بەڵێ خۆشەویستان ڕێکخراوی سۆمای چاوان مانگانە چەند کەسێکیان دەستنیشان کردووە وەکو لێژنە سەردانی تەواوی ئەو خانەوادانە دەکەن کە منداڵی بێباوچیان هەیە و هەروە لە ڕێکخراوەکەشدا هاوکاری دارایی وەردەگرن هەر بۆ ئەوەی کە بزان ئاخۆ ئەوان ژیانیان ئێستا چۆنە و هەروە گۆڕانکاری بەسەر گوزەرانیان داهاتوو یاخود هەروەکو خۆی ماوەتە من ئێستا زانیار زیاتر وەردەگرن لەسەر ئەمە بزان ئەم لێژنەیە چەند کەسن و هەروە چۆن سەردانی ئەم خانەوادانە دەکەن ئەم کاتت باش خاتون ئێوە لێژنەیەکتان هەیە ماگانە سەردانی تەواوی ئەو ماڵان دەکەن کە لێرە هاوکاری دارایی وەردەگرن ئەم لێژنە لە چەند کەس پێکاتوە و چۆن سەردانیان دەکەن و مەبەستی شتان چییە؟ ئەمە مانگانە خۆی سۆمای چاوان لە دوو نەفەر پێکاتینە سیارەمان پێەیە کە مانگانە ئەو داکێتیمە کە دێتەکنەمە ناوی خۆی ئەنووسی ئەمە لیژنە دوو ئەمن خوشکە هەرمێ سەردانیانەکەین کە سەردانیانەکەین مستحقە لە ڕووی چیە ماڵی هەیە چی هەیە چینیە هەموو ئەنووسی کە هاتینەوە دایرێ ئەوی وەک بەپێی توانە و پێویستمان هەبێ بۆیە بین جا سۆبە بێ نەفت بێ جلک بێ ئەرزاقا ئەوە هەمووی بۆ دەبین مانگانە لێرانە هاوکاری ئەکرێ هەموو مانجی هەوێ بۆ دروستەکەین کە هەویەی بۆ دروستەکەین ناوی منداڵەکەی هێتیمەکەی ئەنووسین و دەدەی لە دەستی هەموو مانجی دەیمان دەست بەکەین هەتا 15 یان ئەو دەورانە معاش ئایان دەینێ جگە لە هاوکاری دارایی کەلوپەلی ناوماڵیشان بۆ بن بەڵێ کەلوپەلی ناوماڵ ئەرزاقێ مانگانە خێرخواز کە بۆمان دەینی خێرخوازێکی زۆرمان هەیە خوا خێریوانش بنووسی مەمنونی هەمووانی کە ئەو ئەرزاقەی دێنن بە پێی مستحق دێنن جا ئیوایە لۆتر نەفەری دێن ئیوای بۆ 50 دێن ئیوای بۆ 20 نەفەری دێنێ ئەمە مانگانە کە چێهان مستحقین تەوزیعی ئەو ماڵانە ئەکەین هێتیمی زۆرمان هەیە سەردانیانەکەین بەبێ هیچ فەرقەیەک ئەوانەی کە هاوکاری لە ئێوە وەردەگرن مانگانە سەردانیان دەکەنەوە بۆ کە بزان ژیان گوزەرانیان باشتر بۆ یاخود خراپتر وای مانگانە کە سەریانەکەی ئەمە هەموو ساڵانە یعنی هەتا هێتیمان تەواوی ئەمە خۆبەخش ئیشیان بۆ ئەەکەین کە ئیشیانەکە ئەچی سەردانیانەکەین بەڕۆکی خۆش قسەی خۆچیان پێوێ یعنی شەرمەکان لەبن ئەوە دەکەین ناڵن یعنی زۆر بە هەست بە نەقستانی بکەن ئەمەش هەر یعنی مەشدەڵا مەش بە چینگۆینێت ستانەوێت ستانیا ئیوایە زۆر ئەوەیە یان کە بەس یعنی بە زۆر بەمەوەی ئەتەچینەکنیان جلک و بەرگ بی جلکی مەکتەبێبی جانتابی ساڵان ئەو شتانەیان تەوزیعی سەرەکەین ئەمە سیارەم پێیان ماگانە سندوقی سیارێک کە ڕۆژانە دەرەچم ئەو جلک بێ خواردن بێ دادەنێ ماڵێکی مستحق بی دەیدەمێ دوای ماگانە هەدێتە دایری لەکە هاتە دایری معاشی خۆی هەیە معاشی بۆ دەبڕینەوە قسە چێ بۆ ڕێکخراوی سۆمای چاوان داوای دەستخۆشیان دەکەین ئەو بڕەپارێک کە وەردەگرن بۆ ئێوە باشە ماگانە بەشتان دەکەی یاخود بەشتان ناکەن باش باش باشە دڵتان بەو هاوکاری ڕێکخراوی سۆمای چاوان خۆشە بەڵێ قسەتان چێ بۆ ڕێکخراوەکە زۆر سپاسیان دەکەم بۆ ئەم ڕێکخراوە دەستان خۆشبی تەمەند درێژ بوو یاخوا وەکو بێباوکێک سپاسی سۆمای چاوان دەکەم و ئێوە کە هاوکاری ئێمە دەکەن زۆر سپاسیان دەکەم قسە چێ بۆ ڕێکخراوەکە زۆر سپاسیان دەکەم بۆ خاچەن ئەو بڕەپارەی کە لایەن ڕێکخراوی سۆمای چاوانەوە بۆ ئێوە دابین دەکرێت دڵخۆشتان دەکات زۆر دڵخۆشمان دەکات خۆشەویستان بۆ دوم ڕۆژە ئێمە هاتینەوە ڕێکخراوی سۆمای چاوان مەبەستمانە کە تەواوی چالاکیەکان ڕێکخراوی سۆمای چاوان بۆ ئێوە بگوازینەوە ئەمە دووەمین ڕۆژە ئەو هاوکاری کە لەلایەن ڕێکخراوی سۆمای چاوان و بەسەر بێباوکان دابەش دەکرێت بەردەوامە هەروە مانگانە چەند ڕۆژێک تەرخان کراوە بۆی کە ئەو هاوکاری بەسەر ئەو بێباوکانە دابەش بکرێتنە ئەمەش چەند ڕۆژەکەش هۆکاری بۆ ئەوە دەگرێتەوە یەک بۆ ئەوەیە کە خانەوادەیەکێک جار زۆر لە ڕێکخراوی سۆمای چاوان هاوکاریان دەکرێتن لەلایەن خێرخوازان و بە هاوکاری ڕێکخراوی سۆمای چاوانە بۆ ئەوەی کە ئەم بێباوکانە لە ڕێکخراوی سۆمای چاوان هاوکاریان بکرێتن هۆکاری دومیشن ئەوەیە کە دەستگاکە یاخود ئەم ڕێکخراوە شوێنێکی بچووکی هەیە ئەمەش وای کردووە کە نەتواندرێت بە یەک ڕۆژ تەواوی ئەو کەسانی کە لەم ڕێکخراوە هاوکاری دەکرێن موچەکانیان پێ بدرێت یاخود ئەو بڕە هاوکاری کە بۆیان دیاریکراوە پێیان بدرێت بۆیە چەند ڕۆژێک دەستنیشان دەکرێت و هەروە بە بێباوکان ئاگادار دەکرێنەوە کە ڕۆژانە
ئەو ڕۆژانی کە بۆیان دیاریکراوە سەردانی ڕێکخراوەکە بکەن بۆی کە ئەو بڕاوکاریە وەربگرن. ئەمەش لەبەر ئەوەی کە شوێنەکەیان بچووکە هەروەها زۆری ئەو کەسانش کە لێرە ناوی خۆیان تۆمارکرە بۆی کە ئەو بڕاوکاریان پێدرێت ئەمە وا هۆکارەکە وەکو دەبین ئێستا تەنها ئەم قەعە بچووکە هەیە لەم ڕێکخراوە بۆی کە ئەو کەسانی کە ئەم موچەیە وەردەگرن یاخۆ ئەو بڕاوکاریە وەردەگرن ماگانە لەم قەعە کۆ ئەکرێنەوە بۆی کەم هاوکاریەکانیان پێدرێت. ئەمەش بربەستێکی سەرەکیە لە بەردەم بە خێراترکردنی پرۆسەی دابەشکردنی هاوکاریەکان لەلایەن ڕێکخراوی سۆمای چاوانەوە. بۆی ئەگەر بێت و ئەم ڕێکخراوە شوێنێکی فراوانتر و گەورەتری هەبێ یاخود لەلایەن خێرخوازان و دەوڵەمەندان و شوێنشی فراوانتریان بۆ دابین بکرێتن ئەوان دەتوان پرۆسەی دابەشکردنی هاوکاریەکان خێراتر بکەن. من ئێستا دەمەوێت بەشێکی تر لەو خانەوادانە یاخود دایکە یەتیمانە وەرگرم کە ئەمڕۆ هاتوونەتە ئێرە بۆ ڕۆژی دۆم هاتوونە ئەوانش بۆی کە بڕ هاوکارەکەی خۆیان وەرگرن بزانام ئەوان قسەیان چێ بۆ ڕێکخراوی سۆمای چاوان. ئەم کاتت باشدایە؟ تۆ دەتوانین پێما بڵێت چەند ساڵە هاوکاری دارایی لە ڕێکخراوی سۆمای چاوان وەردەگری؟ وڵی هەژنۆ ساڵە وەردەگرم لەخوای بە زیاد بێتە ئێستاکانە نەبڕە سپاسی خێرخوازان دەکەم هیوادارم سەرکەوتو بن ئینشاڵڵا خوا خێریان بنووسی هیوادارم زیاتر یارمەتی یەتیم و فەقیر و نانی ئەوانەی نیتیان ئەوانەی نەخۆشن هیوادارم زیاتر نانی ئاوڕیان لێ بدەنەوە. یعنی 9 ساڵە بە بەردەوامی لێرە هاوکاری دارایی وەردەگری؟ بەڵێ لەخوای بە زیاد بێتە ئێستاکە هیچ نەبڕایە محاشمانەم و مانگان کە مانگانە 6,000 وەردەگرن. ئەمەی ئەم شوێنێکە ڕێکخراوی سۆمای چاوانی لێە شوێنێکی بچووکە ئێوە مانگانە بە هۆی ئەمەی کە شوێنەکە بچووکە ئەزیەت ناخۆن و قسەتان چێ بۆ خێرخوازان بۆی کە شوێنێکی فراوانتر بۆ ڕێکخراوەکە دابین کرد؟ بەڵێ بەڕاستی جێگایەکە بە خۆتان دەتان بینن قەڵەباڕێکی یەکجار زۆرە هیوادارم کە ئەوانەی دەوڵەمەندن کە خوای گەورە سەربەت سامانی پێداون هیوادارم کە ئاوڕمان لێ بدەنەوە کە جێیەکی باشمان بۆ ئامادەکەن جێیەکی پەڕەح بیتن. وڵڵا لەوتلێ ئەو وەزع ئەو هایلی هاتێ نەماوە ئەو هاوکارکە بەس لێرە هەمومان جێ 50,000 وەردەگرم خوا خێری بنووسی ئەو کەسەی کە لۆمان دەنێرتە ئێرکانە لێرە زۆر شتیت کە شومەرگرتیە گۆشت و وەرگرتیە برنج و ڕون و ئەو شتانەمان وەرگرتیە خوا خێری هەموو لایەکتان بنووسی. تاکە سەرچاوی دارایی کە مانگانە ئێوە بڕێک پارەی لێ وەردەگرن یاخۆ سەرچاوی داراییتانە ڕێکخراوی سۆمای چاوانە؟ بەڵێ بەڵێ هیچ پارەوە ناگەن؟ نەخێر 3 ساڵە مەعاشەکمان هەبوو چاودێری خێزان 3 ساڵ تا ساڵێکە شەڕیداشی وەرمان نەگرتیە. بەشتان دەکە ئەو پارەیە؟ وڵڵا بەشمان ناکە بە دەردەسەری پێدەبینە سەرێ بەس لە نەبوونیەکەی باشترە. قسەتان چێ بۆ خێرخوازان؟ وڵڵاهی هیوادارم ئیشاڵە زیاتر چاویان لە فەقیر دەبی. خوا خێری ئەو خێرخوازانم نووسی هیچ گلەیمان لە دەستگای سۆمای چاوان نییە هەتا پێیان کرێ ئەو کەسێک کە خێری کێنابێ ئەوان هاوکاری ئێمەیان کردیە هیچ رەخنێکمان لە دەستگای سۆمای چاوان نییە خوا خێریان بنووسی. قسە چێ بۆ خێرخوازان بۆی کە هاوکاری زیاتری بێ باوکان و هەژاران و نەداران بکەن؟ وڵی خوا خێریان بنووسێ بەس وە بکەن زیاتریش عالەمەکە زۆر نعنی زۆر محتاجە بە دەردەسەری ژیانی خۆمان پێکدێنین 3 منداڵم هەیە 2 نەقوستانم هەیە دکتۆرم لەسرە زۆر ژیانەکی زۆر ناخۆش دەبم مەسەرێ بەس کەس لە ماڵی کەس نییە کەس ئاگای لێ کەس نییە. لە شوێنی تر تۆ هاوکاری دارایی وەردەگرت؟ بەخوا لە شوێنە دیکە وەرم دەگرەویش گوتیان نمانە ئەویش ڕخنە لەوان ناگرم یەک چێکی وەچی من و تووە بۆیان دێنی دیارە ئەوە ناینن ئێستا خەتای دەستگایەکان نییە. ئەی سەبار بۆ حکوومەت هەرێمی کوردستان کە ئێستا ئەو هەموو هەژار و نەدارە زۆر بوون ئەومە بێ باوکە هەیە حکوومەت هەرێمی کوردستان ئاوڕی و جدیان لێ نادات ئەو قسەتان چێ بۆ حکوومەت؟ ئێمە حکوومەتمان نییە تەنها ئەو کەسەمان هەیە کە خوای دەناسێ. ئەو یەک سالی لەم لە سۆمالی چان 4 منداڵی هێتی و میش هەیە و کرێچیمە کەس خۆم نییە هەر بەتەی نامە کەس یارمەتیم ناکات معاش و تشتمش نییە هەر لێرەش بەتەی نار معاشی وەردەگرم لە سۆمالی چان خوا خێریان بنووسی یارمەتیمان دەکەن 4 منداڵی ئەو هەندە گچکەمە هیچ گەورەمیش نییە. واتە هاوکاریێکی باشی ئێوە دەکەن مانگانە بۆی کە ئەو منداڵانە بێپارە نەبن بێ جلوبەرێک کاکە کەس یارمەتیم ناکرد بە زۆر معیشەتی خۆم دەکەم هەر بە زۆری چونکۆم 4 منداڵی گچکە و کرێتی و بێ نەوت و بێ مەعاشی زۆر زەحمەتە. ئەگەر ئەم خێرخوازانە نەبێت کە لە ڕێگای سۆمای چاوانەوە هاوکاری ئێوە دەکەن ئێوە بژەوی ژیانتان پێدابین ناکرێت؟ ناوەڵا پێمان ناکرێت ژیانێکی زۆر زەحمەتە مەعاشمان نییە حتا بەوەعقی دائیمان نییە هیچم نییە ئەمن بەخمار هیچم نییە و لە ناو کرێژدارشتم مانگەی 200,000
لە ناوکەیدا ئەو 4 منداڵی گچکەمش هەیە کەس خومش نییە هەر خۆم بەتەی نامە. بەڵێ خۆشەویستان ڕێکخراوی سۆمای چاوان جگەلەوەی کە لە ڕێگەی خێرخوازان و بەردەوام هەوڵی داوەکە هاوکاری دارایی و هەروە کەلوپەلی ناوماڵ بۆ منداڵە هێتیمەکان و هەروە خانەوادەی منداڵە هێتیمەکان دابینکاتن و بە هەژار دارەکان دابینکاتن جگە لەمەش بەردەوام هەوڵی داوە کۆنتاک لەگەڵ ئەو ڕێکخراوە خێرخوازانی تریش بکات کە لە بوارە جیاوازەکان کار دەکەن بۆ نمونە ئەو ڕێکخراوانەی کە لە بواری پزیشکی کار دەکەن بۆ ئەوی کە ساڕێژی برین یاخود نەخۆشەکانی ئەو منداڵە بێباوکان یاخود خانەوادەی ئەو منداڵە بێباوکانەش بکاتن کە سەردانیان دەکەن بۆ لای ڕێکخراوەکە یاخود دێن مانگانین لێرە هاوکاری وەردەگرن. ئێستا ڕێکخراوێکی خێرخوازی هاتووە کە لە بواری پزیشکی کار دەکاتن لەگەڵ ڕێکخراوی سۆمای چاوان کۆنتاکی کردووە بۆ ئەوی کە ئەو کەسانێک کە ئەمڕۆ هاتوونە سەردانی ئەم ڕێکخراوە بکەن بۆی کە سارێژی نەخۆشەکانیان بکاتن. من ئێستا چمە ژوورەوە چەند دکتۆرێک هاتوونە وەکو ئەوەی ئێستا دەبین ئەمانە ئەو دایکە هێتیمەکان ئەمانە بەشێکن لەوانە کە نەخۆشی جیاوازیان هەیە و نۆریان گرتە بۆی کە بچنە ژوورەوە و هەروە لە ژوور لایەن دکتۆرەکانەوە سارێژ بکردن و عیلاجیان پێ بدرێت. من ئێستا چمە ژوورەوە بۆ لای دکتۆرەکانی بۆی کە بزانم ئەوان قسەیان چیە وەروە چ ڕێکخراوێکیشن. دەتوان خۆتان بناسێن ئێوە چینەوە بۆچی هاتوونەتە ئێرە و مەبەستان چیە؟ ئێمە ئەوە شەریکەی شارەژین سەر بە شەریکەی ئۆرگسی شامان سروشتەکانین وەکو یارمەتیدانێک مانگانە جارێک دوو جاردین یارمەتی ئەو خەڵکەی لێ دەدەین کە فەقیر و هەژارن عیلاج شتێکیان پێویستبی خزمەتیان دەکەین. ئەتە ئێوە وەکو کارشی خێرخوازی بەردەوام لەگەڵ ڕێکخراو خێرخوازیەکان کۆنتاکتە هەیە بۆی کە ئەو کەسانی کە هەژار و نەدار ناتوان عیلاجی خۆیان بکەن یاخود بچنە بۆ لای دکتۆرەکان ئێوە دەتوان بە بەلاژ عیلاجیان بکەن. ئێمە عەقدمان کردووە مانگێ جارێک دێن خزمەتیان دەکەین ئەوانەی فەقیرن ناتوان عیلاج بکڕن دێن لێرە ئەمەش وەکو یارمەتیەک عیلاجیان دەدەینێ. ئێوە کارەکەتان بەردەوام خێرخوازیە؟ بەردەوام خێرخوازیە و هەتا لەگەڵ شەریکەی عەقدمان نەبی دێن یارمەتیان دەدەین. ئەمڕۆ ئێستا عیلاجی چەند نەخۆشتان کردووە لەم ڕێکخراوی سۆمای چاوان؟ والله ئەوڕۆ لە تقریبان لەوانەیە تا نزیکەی 100 نەخۆشێک بەڕێ بکەین هەر جارێ دێن 100 نەخۆشەشی بەڕێ دەکەین. تەنها بینینی نەخۆشەکان بەلاشە یاخود دەرمانەکەش بە بەلاش پێیان؟ دەرمانەکە بەلاشە بینینەکەش بەلاشە. ئێستا ئەمە خۆشەویستان یەکێکە دەستان خۆش بێ یەکێکە لەو نەخۆشانێک کە هاتووەتن بۆ لای ئەم بەڕێزانە بۆی کە سارێژی بکەن یاخود ئەو نەخۆشی هەیە ئەوان دەرمانی پێ بدەن. ئەم کاتە باش دایکە تۆ چ نەخۆشێک هەیە هاتووی بۆ لای ئەمانە؟ مەعیدەم دێشی عیلاجیان پێدای؟ بەڵێ ئێستا عیلاجی وەردەگرن. بە بەلاژ وەرگرتووە؟ بەڵێ. تۆ قسە چێ بۆ ڕێکخراوی سۆمای چاوان کە بەردەوام لە خەمی ئێوەدایە جگە لەوەی کە هاوکاری دارێتان پێشکەش دەکەن؟ شیان بنووسی زۆر مەمنونیان دەبم دەستگایەکی بەڕاستی خێرخوازیە دەستگایەکی زۆر ڕاستگوۆیە لە گەرمان هەتا ئێستا معاشیان لێ نەبڕێنە خواردنمان دەدنێ هەموو شتێکمان دەدەنێ. ئەتە ڕێکخراوی سۆمای چاوان جگە لە ڕووە داراییەکە بەردەوام لە هەوڵیشدا بووە کە بۆ تەواوی بوارەکانی تر لە خەمدا بۆی کە ئێوە هیچ نوقستانیەکتان نەبێتن؟ بەڵێ هەموو دەمێ خەمیمای بووە معاشەکەی داینێ خواردنی داینێ جلک و بەرجی لۆکردی لە لۆجێشنان. بەڵێ خۆشەویستان ئەوەی کە لەم ڕێپۆرتاژە بینیتان ئەمە مشتێک بوو لە خەرمانی کار و چالاکیەکانی ڕێکخراوی سۆمای چاوان کە چەندین ساڵە ئەم کار و چالاکیانە ئەنجام دەداتن بەڵام بێت و ئەگەر خێرخوازان هاوکاری زیاتری ئەم ڕێکخراوە بکەن هەروە دەستکراوەتر دەبن ئەم ڕێکخراوە دەتوان زیاتر هاوکاری بێباوکان بکەن و هەروە هەژار و نەدارانیش کە ئەوانەی چاویان لە دەستی ئەم ڕێکخراوەیە دەتوان زیاتر هاوکاری لێرە وەربگرن. بۆیە هیوادارین خێرخوازان و هەروە خواپێداوان و دەوڵەمەندان ئەوانەی کە تاوەکو ئێستا بیریان نەکردوێتەوە کە ڕۆژێک لە ڕۆژان هاوکاری هەژار و نەداران بکەن ئەمە هاوکاری ئەم ڕێکخراوە بکەن بۆی کە ئەم ڕێکخراوە هاوکاری زیاتری ئەو کەسانە بکاتن یاخود ئەو بێباوکانە بکاتن کە
چاویان لە دەستی چەند کەسانێکە یاخود چاویان لە دەستی دەوڵەمەندەکانە بۆی کە ماگانە بڕێکی کەم پاریان پێ بدەن بۆی کە بژێوی ژیانی خۆیان پێدابین بکەن. هەروە ئەم ڕێکخراوەش ئەگەر بێت و شوێنێکی فراوانتری بۆ دابین بکرێتن یاخود لەلایەن خێرخوازانەوە هاوکاری بکرێتن بۆی کە خانوویەکی گەورەتر بەکرێ بگرێ یاخود بکرێتن ئەمە دەتوانێت کار و چالشەکانی زیاتر بکات هەم لە کردنەوەی خولی جیاواز وەکو خولی دوورمان و خولی تر هەروە هەم لە هاوکاریکردنی زیاتری بێباوکان چونکە وەکو ئێوە بینیتە لەم ڕێپۆرتاژە شوێنەکان زۆر بچووکە ماگانە ئەوانی کە دێنە ئێرە کە دەبێت دابش بن بۆ چەند گروپێک بۆی کە هاوکاریەکانی وەرگن هەموو بێکۆ ناتوانن هاوکاریەکانیان لێرە وەربگرن بەڵام ئەگەر بێت و شوێنێکی فراوانتریان هەبێ ئەوە دەتوانرێت بە مدەی چەند کاتژمێرێک تەواوی ئەو کەسانی کە لێرە ماگانە هاوکاری وەردەگرن هاوکاریەکانیان وەرگرن هەروە بەبێ هیچ کێشەیەک. هیوادارم خێرخوازان هاوکاری زیاتری ئەم ڕێکخراوە بکەن. تاوەکو ڕێپۆرتاژێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.